شرطی سەرەکی جوانی کۆترەکە لەگەڵ دەنووشایەتی ئەجنای شتێکیان نییە بڵێەوە وڵای بەنسبە کۆتر ڕاگرتنەوە لە هەموو چین و توێژەکانی تایە یعنی کە ئینسانی کاسبیتە ئەنواعیتیایە ئیتر هەر یەکەی بنەوەی لە هەموو چینێکی تایە ئەوە نییە بڵێ تایبەت بێ بە چینێکەوە بڵێ بەس ئەوە کۆتر ڕاگرێ بەس دیتر کۆتری ئێستا ئەمانە باشترە زیاتر لە ماڵە بڵێن سەربانۆمانەی نییە کابرا لە ژوورێکا بۆ حەزی خۆی دایانێ لە باخێکا بۆ حەزی خۆی دایانێڕوانە بەس حەزا هیچ سوودێکی نییە هەیە هەیە ئیسفادەی لێکە هەیە حەزە بەزەیە بەس بۆ حەزی خۆی ڕایگرتووە ئەوە نییە بڵێ شاوەڕێی لە ئیسفادەی ئەمە بکە لە بەس بە کۆترەکە بژی وەکو کەسابەتە ئێتر هەشە کردوێتی بە کەسابە لەسەر کۆترەکە هاژی سوودەکەی ئەوەیە بڵێن کۆترە ڕاگرێ بەشکەی لێگرێ بەشکەی لێ فرۆشێ ئەمانە هەیە بەزەشە وەکو حەزی خۆی هەشە کۆتر ڕاگرێ دایە کۆتی لێ بکەی بە کۆڵێ پارە نادات وەکو حەزی خۆی ڕایگرتووە نرخیان چۆنە ئەم کۆتران وڵی ئیمڕۆ تۆزێ بۆی ئەم بێ مەعاشوینەوە سیاری دابەزیوە ئێستا ئێمە کۆترمان لای بڵێن ئەو کۆترەمان لای جاران وە 20 وەرەقەیە کرد ئەو کۆتەمان لای جاران 20 وەرەقە 25 وەرەقەیە کرد ێ ساڵین بە 150,000 بە یەک وەرەقە یعنی یەک بە 25 تقریبان دابەزیوە 25 وەرەقە بۆ ئیترەمە حەزە کابرا سیارەیەکەکرێ سیارە هەیە بە 50 وەرەقە هەشە کابرا 10 دەفتەری پێ ئەمەش حەزە هەر وەکو سیارەکە وا فەرقی چییە باشە ئەو ماسەفاتانە چین کە لە کۆترێکە هەبن و نرخەکەی بەرزە بێتەوە جوانی کۆترەکە دەورە بینێ تا بڵێن کۆترەکە بێ قەبێ بێ بۆ نمونە باڵێ حەجمی گەورە بێ دەنووشی جوان بێ کۆتر دەنووکەی فرۆشەی بڵۆ تا دەنووشی جوان و کورتتر بێ ئەو کۆترە فرۆشنە کورد بێ و دەنووشی ئەستور بێت جوانتر بێ لە کۆترەکان ێستا من کۆتم لای بۆ نمونە ئەوە بە 35,000 هەشە بە 20 وەرەقەیە هەیە بە 10 وەرەقەیە ئای گۆڕێت دەنووکەکانی بۆ نمونە شەرتی سەرەکی جوانی کۆترەکە لەگەڵ دەنووشایەتی ئەجنای شتێکیان بڵێەوە کوردیانە ئەمە ئەم کۆترانە کوێنەرین کوردین یان ئی وڵاتانی تریشن نامە کۆتی خۆمانی نەمانە زیاتر کوردین بەزیتر کۆتری کەژێ بۆ نمونە ئەڵمانی هەیە نەوعەتی کۆتریکایە بەس ئەمانەی لە سلێمانیا زیاتینەکەمی کۆتی خۆمانە کۆتی دەرەشیتیانە بڵێنەوە کۆتری کوردی نرخەکەی بەرزە بۆ ئیمڕۆ تۆزێ دابەزیوە ژنا نرخی بەرزە کۆتر لە شاو شتیکە بەس بۆ نمونە جاران پارەی باشترەکە ئێستا نایکا بۆی بێبازاریشتەکە لە ئێستا گرانترین نرخ لای تۆ کۆتر چەنە ئێستا لای من بڵێن شتێکی وا گرانم لانیە لێرە لە دوکانەکە لەوانەیە گرانەکەی وەرەقەیەک بە بەزیتر هەشمە لەوانەیە لە ماڵەوە بای 5 وەرەقە بێ بای 6 وەرەقە بێ زەرامیکە هەیەی بای دەفتەرێکە هەر لەو کۆتەیمە بەس جوانترە بای دەفتەرێکە کۆترەکەی هەشە لەوانەیە 2 دەفتەریشی بێتە نایفرۆشە لە نایفرۆشم و حەزی خۆمدان